ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پێداویستی و چۆنێتی پێشکەشکردنی خزمەتگوزاری لە قەزای شەقڵاوە بە تایبەت لە نێو سەنتەری شاری شەقڵاوەدا. بەشێکی زۆر لە دانیشتوانی ئەو شارە پێمان دەڵێن کە سەرەڕای ئەوەی شەقڵاوە یەکێکە لە شارە هەرە دڵفڕێن و هەرە گرینگە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانە. لەگەڵ ئەوەشدا کێشەی ڕێگاوبان، کێشەی تەندروستی، چەندان کێشەی جۆر بە جۆر لەو شارەدا هەیە. دەمانەوێت بزانین ئەو کێشانە چین و پلانی ئیدارەی ئەو قەزایە چییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشان. زۆر کەس دەڵێ شەقڵاوە ناوچێکی گەشتیاریە، هەر کەسێک لەو شارە بژی ئیتر ژیانی زۆر باش دەوێت چونکە خەڵکێکی زۆر سەردانی دەکات پێداویستیەکانی ژیانیشی باش. ئەمە تا چەند ڕاستەمە؟ ڕاست نییە. ڕاست نییە. چۆن؟ هیچی نییە، کارگەچی نییە، خدەماتی نییە. فەرموو ئەوە جادەکانی ناو شەقڵاوەی تەماشاکە گەراجێکمان نییە، ئێستا گەراجێکی وەشی جیان گەراجێکی یانی گەراجی ئۆتۆمبیل نییە. کەسێک بوێ بستە شوێنێک تووشی کێشە دەبی دەبی لەسەر شەقام بۆستی چاوەڕێی ڕحمی خوا بکە، چاوەڕێی ڕحمی خوا بکە. گەراجمان نییە، گەراجێکمان هەیە جێگای ڕاوەستایی لێ نییە. ئەگە باران بی جێگای ڕاوەستانی نییە. باشە چی بکەین بۆ شەقڵاوە؟ تەماشاکە ئەو شەقڵاوە مستەشفیاکی نییە. مستەشفیاکی باش مستەشفیاتی مستەشفیاکی باشی نییە. ئەم ڕۆژەم دوو ڕۆژان لە خەستەخانێ بووم، چیزەکەم نەخۆش بوو، چوومە کردیان تەماشام کرد، مراجعات داهات ئەیگوت کا دکتۆر. دکتۆر نەبوو، دکتۆر هەبوو، دکتۆرێک گوت تەوارەیە گوت عادی من نییە، دکتۆریت کەس ناچێ، ئەیگوت ئەی هاوار چ بکەین ئەوە لۆ چێ بچین. چی بوو نەخۆشیەکە حالت تاڕێ بوو؟ والله هێزە نازانم نەخۆشیەکە حالت تاڕێ بوو؟ ئەگوت نا حالتاری نەبوو، بەسەی گوت باشە علاجێکم بکەن پرسیارێکی بکەن دکتۆرە لە چێە؟ لێرە 24 کاتژمێر نەخۆشخانە ئیفریاکەوتن نییە؟ ئیفریاکەوتن چێ یەک غورفەیە. هەرچە ئەوێت تەواری دروست کردێ یەک غورفەیە؟ یەک غورفەی چێ؟ یعنی یەک غورفە بۆ دانیشتوانی شەقڵاوە یەک غورفە چەند؟ سێ قەلوری. ڕێگاوبان هێن هەری کار هەیە، ئێستا بخۆم 4 کوڕم هەیە لە ماریە، 4 کوڕم لە ماری کردێ کەس ئیش نییە لەو شەقڵاوەی. ینی بە ئیشی زیاترە لە ئیشی زیاد لە عەد هەیە، دایرەک نییە، هەلی کارێک نییە، یعنی هیچێک لێرە نییە بێ شتێک دروست کرای بینایەک دروستکاری محملێکی گەورە دروستکردە ئەو شەقڵ بڕۆ هەریر پلان نییە، ماستەر پلانی نییە ئەو شارە. مەسوول دێن لێرە ئەو خانیاناکردن داگیرەکەن لە بن سەفینی و خەستەخانەی شەقڵای خوارێ هەموو تاپوکرای لە خەچی. یعنی بەجددیتە هەموو شایدن. یعنی بەجددیتە خەستەخانەی حکومی بەس خەستەخانەکە حکومی دەستان بیستی میا خەستەخانە هەرچە دەورێت تاپۆکرێ. خەڵک تاپۆی کردی بەبێ ئەوەی ملکی حکوومەتە یعنی برین ئەو بەڵگە وەرە با لەگەرت بێم پێم خۆشە ئێستا چین بە تەکسی بەسیارەی دەدبا من ئەو زیانی کە تا ئێستا کاش ئەکرم بەحسی نەقلیاتی کرد، نەقلیاتێکی زۆر چاکمان هەبوو، هەستا قایمقامە کات ڕوخاندی تێگەی تێکیدا هەموو عالم شاهیدا وە بوویاننا تێکیاندا خراپی کرد دو عالمەوە هەماوە خەڵک کەتە کۆرانان. ئێستا نە نەقلیاتمان هەیە لە هەموو دنیای دێن ئەلێرە تەکسی ئیشەکە یان وابی شەقراوە نازانم برێن شتێکی ئەوێ بەرامەش تەماشاکەی هەنە ئیشەکە هەیە نەکە ئەم بەخۆم ساق تەکسیم بە ڕۆژێ 10,000 شنات تەماشای برێخۆکە ئێرە حەقۆنە ئێستا مەسەد بەنسبەت ژینگەی مراقبەتی تند هەبی لە چیاش بگەڕێ شۆفەر لێ ئەدرێتن قبول نەکەن دار بڕین بەردەوامە شۆفەر لێدان بەردەوامە باسی دار بڕینێ داری تەڕ بۆ فرۆشتن بۆ فرۆشتنەوە. تۆ دانیشتی شەقڵاوەی لە مێژە لێرەی؟ ئەرێ وەڵا لە مێژە لێ. چەند ساڵە؟ والله لە دەوری لە ساری 85 و 6 ئەوانە لێ. لە 86 ژیان لێرە دەست پێ. ئەرێ وەڵا ئێستا چۆنە دۆخ و ژیانتان چۆنە لە شەقڵاوە؟ والله باشە الحەمدولله عیبی نییە لەو خوای پێویستیتان بە چییە لەو شارە؟ والله زەرور ئەوەیە جادەوبانەکان باش نینە بەڕاستی. جادەوبانتان خراپ؟ ئەرێ وەڵا خراپێن ئەی بەلەدیە وەکو پێویست بڕۆ ئەڵعان ئێستا لە قەبستانی کاوانی ئەو لە ئەو
خێرکە ئەو شیای فرادا لەوێن دەرێکە هیچ لێ پێچینەوە نیە زبری زۆر فرێ هەمووی زبرا ئێستا عزەکەی بڕۆکن قەبستانێکاوەنیان یعنی خێرێک ینی شوێنی فرێدانی زبلی نیە لەو شوێن نازام یعنی ئەوانە لەوێن دەرێ لە زادەی عالم ئەشیای فراداتە خوارێ هیچ باشە کو شارەوانی قبول دەکە والله جا شارەوانی چەند جاش بە شارەوانی مانگۆتێت شارەوانی هەر ئەوەی جادەکان هەندێکیان خاوی نەکاتەوە ئەوی دیکەش لەوێ بەجێ دێری بەو شێوەیە ئارێ والله باشە لە ماوەی ڕابردوو چی کراوە بۆ شەخڵاوە پێویستە چی بکرێ لە ئێستا وەکو پێویست ناو شەخراوی شارژی گەشتیاریە نا بازار شەخرا پێویستی بە نافورێشی جوان هەیە وەکەوەی دیاڵەخانەی هەولێر شوێنیشی حکومت دەتانی بیکە لای مزگەوتەکە سنتەری شار دەبی شتێکی جوانی جوانە دای دەواازەکە دەیتە شەخڵاوە ڕێگاوبانەکە دەواازەکانیشی جوانە پێویستە بەسەوەی ناو بازار زۆر پێویستە لای مزگەوت وەکەوەی هەولێر و مستەشفەیەکەشمان وەکو پێویست نییە کەمکوریە لەبەرەوەی هەر نەخۆشێک دوای دەوام بچی یاسا دەنێرم بە هەولێرشت هەر نەخۆشیش بەسیتی شەوی دوای دەوام دوای ساسێ دوای سعاسێ دکتۆری لێ بەس قیمەکان هەر شتێک بەسیدی بە ساعت دەنێرم بۆ هەولێر پێم بڵێن شەخڵاوە پێویستی بە چییە؟ ئەنی خزمەت گوزاریەکان وەکو پێویست پێشکەش دەکرێت؟ نەوەڵە بۆ یعنی چۆن؟ پارکی لێ نییە پارکێکی لێ نییە نەبوونی شاری یاریە نەبوونی مەدینە العابێکە نەبوونی خەڵک مۆڵێکی گەورەیە خەڵک کە دێتە ئەو شارە پێویستی بەوەیە کە مناڵەکانی بباتە شوێنێکی خۆش هەر لە بۆ ناو بازارەکەی دێ و دەڕوا هیچکە نیە هیچکە نییە باشە دەڵێن شەخڵاوە ناوچەیەکی گەشتیاریە بەڕاست لەم شارە ینی چی هەیە پێی بگوترێت گەشتیاری گەشتیارە کە دێ بەڕاست هەموو وەسائلێکی تەرفیهی خۆش گوزەرانی تێدا یان نی طبيعي بخوي شغله ولا مستوى عراق تابعين بناوانغا شارشي گشتیاریه دەتان بێن و میوانە بیانانەی کە برێن لە دەرەوە دێن ویان خۆ زۆر بەی خەرچی بەغدا و حلە و نەزەف و کەربەلا حەزیان لێ بێن شەقڵاوی ببین بەحکمێ پێشتر ئاوێکی زۆری لێ بووە کەسکایەکی زۆری لێ بووە دێن بەرام ئێستا بەڕاستی وەچی پێویست پارکەشی گەورەی پێویستە کە خەرکەکە تەنها جادەکە نەبی بێوسی لێ تێدابتانی جادەکانی باشە وەچی بازار هەر ئەوەیە عنواق حالەکە ئەوەیە زیاتر نییە باشە پێویستی بەچی ئەو شارە چی دەوێت ئەنی ئێستا بۆ نمونە بەرپرسێک جێ لە تۆ ڕابگری دەڵە کاکە ئەو شەقڵاوە چی دەوێت و شەقامێکی جوانیان هەیە و خەڵک دێ و دەڕوە بەخوای یعنی ترافیکەکی دەوێت لۆی بکەن مدینە مەرحەمەتی خۆشی دەوێت لێ بکەن مندارەکان یعنی وەکو وەختی پشو نازان چێ بچن بۆ یعنی ئێستا ئەگەر کەسێکی خێزانێک گەشتیار بێ منداڵەکانی شوێنێک نییە یاری تێدا نەخیان ناوی ناو سەردانشانەوی لەگە خۆی بەر بەزادەی دابڕۆ لە دوی بڕوە تەواو زیاتر باش ئەی تەلفریک زەڕور نیە لێرە تەلفریک بکرێ زۆر 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 تەنفیز نەکرایە دەرچوە تەنفیز دەرچووە 5 ساڵە دەرچووە مقاولێک وەری گرتووە بەڵام تەنفیز نەکرایە تاکو ئێستا بەڕاستی لەو شارەدا وەکو پێویستە نا وەکو پێویست نیە مەسەرەن لێرە بۆ جواز دەرهینان خەڵک لێرە هەموو ئێستا هەولێرێ لێرە قەزایەکی گەورەیە زەختێکی زۆری لەسرە بۆ کوێ دەرچوو بۆ شەقڵاوە دەرنەچوو ئەنی پێتان وایە غەدرە کراوە زۆریش شۆفێری تەکسی دەکەن بەڵێ کەسابەتیتان چۆنە کەسابەت ئاخی دەرەت زایفە بۆ لەبەرچی لەبەرەوەی گەشتیار کە دێتن زەیەک نییە لێ دابنیشی یعنی ئەوە گەشتار کەم بۆ ئێستا زۆر کەمە ڕێگاوبانەکان زۆر خراپن یعنی ئێستا دوو مانگان سیارێ ناو شەخلاوی لێ خوڕە دەی بچێ سنەعای پێش و پشتی تونکەوە لەبەر هەر ئەوەندە وێرانە ئەوەی کە ئەشرێ وێرانیە بابێ لە گەرم سواربی جێکانی پێشانەدەم چکەمە تەکسی نوێچی ناهۆم گەڕەکە یعنی ئەو شەقلاوە کە شارێکی گەشتیاریە پارکەچی لێ نییە کە خەڵکە گەشتیارە بێ ئیسراحەتەی پارکی تێدانە گرفتی گەورە یەک پارچی تێدانی باشە ئێوە تەکسیتانێ وانە هەز دەکەم بازارێکی چۆ لە ژیان ینی وەستاوە تا ڕادێک سبینەیە هەر چەندە سەعات 11شە چییە مەوزۆ چییە وەکو پێویست کاسب نییە ینی ڕێژەی بێکاری زۆرە بێکاری زۆرە بەس مەسەلەی شەقڵاوە ئەوەی نییە ینی
شوێنی مۆڵی نییە ئاسا و گەشتیارە هەموو دێ داوای مۆڵیەکە مۆڵ نییە مۆڵ نییە یعنی یەک سەرمایهدار نییە لەو یەک کوردستانی نییە مۆڵە بێ لەو شەقڵاوەی مۆڵەچی بکات ینی لەبەر چیە وڵی ئەجا ئەوە دەبی لە بەرپرسەکان بپرسین لە حکوومەتی باشە شەقڵاوە دەڵێن خۆشترین شوێنی گەشتیاریە لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگایەوە لەوانە بەرێ وەڵاوە ئێستا وەکو ئیش ئێستا هەری لێرە باشترە لە ئیشێ هەریر باش هەریر باشترە ئێستا باسرمە لێرە باشترەکە ینی هەریر شارۆچکە کە سەر بە شەقڵاوەیە بەڵام ئەوانیشیان باش مەری وەکو دوکاندار وەکو ئیشی بڵێن تەکسی و ئەوانە هەری لێرە باشترە باشە چ پرۆژەی گەشتیاری هەیە لێرە چ هەیە وڵا هیچ نییە هیچ نییە یعنی شەقڵاوە گەشتیاریە پرۆژەی گەشتیاریش نییە نییە هیچ نییە چۆن بەس ناوەکە هەیە بەس ناوەکەیە و وێرانیشە چ کراوە لەو ماوەی هیچ کراوە وڵا هیچ نەکراوە نامزانانی هیچ کرا نەکراوە هیچ یعنی پرۆژەیەکی گەورە نە کۆرانە ینی لەزگە قیر بکرێن لە لای منطقە شەهیدان هەروەندە یانی چارەسەر دەکات دۆخەکە ناوە ئەو بۆ وایە شەقڵاوە چییە مەوزۆ شەقڵاوە ئەی ناڵێن شەقڵاوە گەشت ناوەچی گەوری دەرگەوێرانە مەسەی کوردی ئەوەیە ناوەچی گەورە هیچی شیلو نەکرێت ئەی چیتان دەوێت ئێستا چی بکرێ باشە یعنی ئێستا پارێزگارە چی نوێ هاتووە حکوومەتێکی نوێ چ وڵی پارکە چیلۆ بکرێ خەڵکی سیاعی بێتە ناوێ یەکەمە پارکە چیلۆ بکرێ ئەو سەفینۆ بکە ئەوە یعنی ئەو چیایە سوودی لێ نەبینراوە هیچ ئەمن ئێستا داوا لەو پارێزگارە نوێ یەکەم ئاوی قەندیلی هەموو بۆ فیڕۆ ئەڕوە لۆ خواروی عێراقی یعنی ئەگەر بێت و مەجموعە شەلالێکی دروستکە لەو سەفینە چی زۆرە ئاو زۆرە بابە بۆ ڕێن ڕاکێشن لۆ ئەو چەند شەلالێکی دروستکەم زانە شەقڵاوە وەکو ئێستا ئەمینێ یعنی سوود لە شەقڵاوەی و لە سروشتی شەقڵاوە وەرنەگیراوە هیچ وەرنەگیر قەزای شەقڵاوە یەکێک لە قەزا گرنگەکانی هەرێمی کوردستانە 5 شارۆچکە و 270 گوند لە خۆ دەگرێت لە مێژوودا شەقڵاوە یەکێک لە شارە گرنگەکان بووە هاوشانی سۆران هەولێر ڕواندز و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان دانیشتوانی ئەو شارە دەڵێن بە بەراورد لەگەڵ قەزاکانی دیکەی هەرێمی کوردستان قەزای شەقڵاوە و سنتەری شاری شەقڵاوە پشتگوێ خراوە ڕاستە دەڵێن دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی حکوومەت بە شێوەک لە شێوەکان کاری کردووە بۆ جوانکاری ئەو شارە وەکو ئەو مێزەی من ئێستا لە سەری دانیشتوم بەڵام دەڵێن لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هیچ پرۆژەیەکی گەورە لەم شارە ئەنجام نەدراوە پرۆژەی وەکو مۆڵ پرۆژەی گەشتیاری پرۆژەی تەلفریک و نەبوونی زانکۆ و چەندان پرۆژەی دیکە کە پێویستە لەم شارە ئەنجام بدرێ بەڵام بەهۆی کەمتەرخەمی یان پشتگوێ خستنی ئەو شارە تاوەکو ئێستا پرۆژەی لەم شێوەیە لە قەزای شەقڵاوە ئەنجام نەدراوە ئەو قەزایە بێبەش بووە لەم پرۆژان. ئێرە بنکەی تەندروستی سەفینە جەنابتان بەڕێوە بەر باشە ئیشوکارەکانتان چۆنە؟ وڵی شوکارەکان ڕۆژانە ممکنە تا 50 نەفەر سەردان نەخۆش ئەوەی زۆربەی ددانە دکتۆری ددانە زۆر خەرکەکی زۆر چاردەورەی شەقڵاوە هەموو ڕووی دێراکە ئیشەکەیان لۆکەین و باشە دەڵێن لە شەقڵاوە پێویستیمان بە نەخۆشخانە هەیە پێ دوایە ئەمە بەخوای ڕاست ینی پێویستە نەخۆشخانە نەخۆشخانە فریاکە برێ تەواریەکەن تەواو نیە ڕاستی و چەند سارە دروست کرێ هەیکەلەکە تاوانەوە ئەویان کردیە چەند دینگەچیان دروست کردی و باشە کەوایە تۆ وەکو بەرپرسێک لە کەرتی تەندروستی لە شەقڵاوە داوای ئەوە دەکەی نەخۆشخانەیەکی مۆدێرن بۆ خۆی خستخانە هەیە برینەوەی خستخانەش گەورەشە بەس نازانم خەرک زۆر وە کاکە خەرکەکی زۆری لێ ڕێژەی خەرک زۆر بووە زۆرش باشە جەنابی بەڕێوەبەر خەڵک دەڵێ ئەمە مولکی نەخۆشخانەیە پێشتر گەورە بۆ بەڵام ئێستا بچووک بۆ تۆ بینای لەسەر کراوە چیە خۆی مەسەلە چەند مۆزەفەک لێرانە لەو بنکەی حکوومەت ئاردی بەسەر دابشکردن
یەک لەوانە فرۆشتی کابرا کردی عیمارە لێرە لە تەنیش خەستەخانەی یعنی حکوومەت ئاردیدایە ئاردی ناو خەستەخانەی بەرێ ئاردی ناو خەستەخانەی بەرێ ئەوش کردی ببینە خۆی نا بەخۆی فرۆشتیان مۆزەفەکان کابراکی بێگانە کڕی خەرچی ئەو لێرە کردی حەق خۆی تێویش بڕێتەوە خۆ ئەوەی کە وەخت خۆی و ئاردەی وەرگرت ئەو ئاردەوە ئەوە هەمووی خانوەکانی دکتۆران بوو هەر دکتۆرێک دەهات تاوان گشتی بوو سارێک با 2 سال لێرە با و ئەڕۆیشت و دکتۆرێکی دیدا ئێستا کە بۆتە بینە باشیان دەبا ئەم شوێنێکی استراتیژی فراوان بە خۆی ڕاستە دەوێت ئێستا ئەو بنکە دەبە ئاردەکەی گەلک زۆر بوو کرا بە مستەشفیاکی مۆدێڕ شوێنەکەی باشە ناوەندی شەقراوێ شتەکە هەڵە بووە هەڵە لە حکوومەت و لە ئەوە شاگەنە نەبە ناباوە شتەکرابە سەرەڕای ئەوەی کە هاوڵاتیان دانیشتوانی شەقلاوە گلەی لەوە دەکەن پرۆژەی خزمەت گوزاری نیشتە جێبوون پرۆژەی گەورە و بەرهێنان لە ناوچەکەی ئەوان جێبەجێ نەکراوە بەڵام پرۆژەیە کە ئێستا ئێمە لێی ئامادەین پرۆژەی بنارستیە لە 2013 ئەم پرۆژەیە بەردی بناغی بۆ دانراوە کەمێک کاری تێدا کردووە بەڵام وەکو دەبین لە 2013ەوە تاوەکو ئێستا بەم شێوەیە ماوەتەوە چیرۆکی ئەم پرۆژەیەش چیرۆکێکی تایبەتە وەک شێوەی چیرۆکەکانی ترکە لە شەقلاوە جێبستی بووینە تۆ ئەوراقل لە دەستا داوات لە من کردووە بە دوواداچون بۆ کێشەکەتان بکەن چیە کێشەکەتان بەدڵنیایەوە کاکەمەرم بەڕاستی کێشەکەمان ئەمە لە 26 پێنجی 2013 یەک لەو بەشداربووانەی پرۆژەی بناستی بووین باشە شوقەتان دەکڕی شوقەمان دەکڕی پرۆژەکە ئەوەیە ئەوە بینایکی گەورە بینایکی گەورەیە 3 تاوەر دروست دەکرێت یەک لەو تاوەرانە 3 قلیوا دروست دەکرێت 3 بینای لەم شێوەیە لەم شێوەیە باش هەر شوقە چەندتان کڕیوە هەر شوقی بە 5 دەفتەر و نیومان کڕ پارەت داوە پێشەچی تا ئێستا 275 وەرەقان لێ وەرگرتینە 2 دەفتەر و 75 وەرەقە پارەتان داوە طبعا پێشێکیەکەی دەفتەرێک و چەندماندا 137 وەرەقەماندایە و لە پاشان 3 مانگجارێک 27 وەرەقەماندایە 2013ەوە تا هەتا ئێستا 7 ساڵە چەند کەسی وەکو ئێوە پارەی داوە ئەمە 188 کەسین لە بەشداربووەکانی پرۆژەی بناستی 188 کەس وەکو ئێوە پارەی داوە طبعا ئەو پرۆژەیە 3 دەستی کردیە یەکەم جار کاک بوو دوایە کاک کڕیەوە ئەو جارە کاک چەند جارێک تەلەفۆنی لە بۆ دەکەین ئەوە 7 ساڵە هەر بە هەفتە دەرێ ئەو هەفتەی دەڵێن ڕقەمی بەشداربووان ماندی دەچینە پێش محافەزەی بەشکە لە بۆ خۆمان ئیشەچی بکەین داوا بکەین ها دەرێتن ئەو هەفتەی ڕاوەستن تەواو قەراردرا ئەمن دەچم هەموو ئیش جێبەجێ ساڵە ئەوە بەس بە قسە ئەمەیان ڕاگرتووە ئێستش تەلەفۆنی لە بۆ بکە بە توش دەرێ هەفتە چیتکە ڕاوەستە ئیشەکە جێبەجێ بەس هەفتەی هەیە ئەو یەک هەفتەی هەیە تەواو بە هەفتەیەکە هەموو شتێک خلاص بووە ئێوە سکاڵاتان تۆمار کردووە سکاڵامان تۆمار کردووە ئەو ناوێ تەواو پرۆژە بە 2 ساڵ و نیوی گوتیان بە 2 ساڵ بڕی 3 مانجی ئەوە 3 مانگ 7 ساڵە تەواو 7 ساڵە ئێستا ئێوە داوا لە دەستەوە بەرهێنان و لە حکوومەت دەکەن کێشەکەتان بۆ چاک بەڵێ کاک کامەران لە داواکراوەکەش نووسرایە ئەگەر لە خلالی 2 ساڵ و نیوەی تاوا نەبی دەبی هەر مانجێ بڕی 400 دلاری بداتەمە لە بۆی کرێ بدەین بەڵێ غەرامە لە گرێ بەستەکەی موجودە وەسڵەکان موجودە حتى ئێستاش تەواو نەبووە پاشان ئێستا شخصە کاتوە لە پاش ئەو چەند شخصی 3 کەس گۆڕدرا ناویمان کە پێی دەرێن بە هەفتە کاکە هەفتەچکە لە ئەنجومەنی وەزیرانە تەواو دەبی بەڕاستی داوای لە حافەزەی ئەنگۆ کەس خڕمەکەنەوە مشکلەکەی گەورە مەکەن ئێبا بەمە 7 ساڵە پارەماندا کەوای ئێستا داوا لە حکوومەت دەکەن فریاتوانایە کا کامەران ئەوە وەصلی بەشداربوونە 137 وەرەقەونی و پێشەچی لە مایانستاندی ئەوە گرێ بەستەکەی مۆری پێوەیە تەبغەی مەلەکی هەیە ئەو زەردە پێوەیە کە ئەسلیە و دیارکراوە بەڵێ مستەوسەک ئەوە هەموو لەوەی کە مافتان خوراوە داوای گەڕانەوەی جاروا بۆ 2 مانگمان پێکەوەدایە 50 وەرەقەماندا بەس هەدەفمانەوە بۆ کەم مەشروعەکە زوو خەلاص بی تەجاوزکردن لەسەر مڵکی گشتی یەکێکە لە دیاردەکان کە دانیشتوانی شەقلاوە زۆر پێی قەڵز بوونە ئەمە نمونە یەکێک لە شەقامەکانە کە وەکو دەبینن شۆستەکە منداڵان ناتوانن
تەنیا لەسەر شەقامەکان دەتوانن هاتوچۆ بکەن ینی شۆستەیەک نییە منداڵان بە ئازادانە هاتوچۆ بکەن بەپێی زانیاریەکانی ئێمە ماوەیەکە یاخود چەند مانگێکە ڕێگان نادرێت تەجاوز لەسەر موڵکی گشتی بکرێت ئیدارەی ئەم شارە توندە لەسەرەوەی ئیتر بۆ لەمە دوان ناکرێت تەجاوز بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا سیمای ئەم شارە بە تەجاوزات ناشرین بووە خەڵک دەڵێن پێویستە حکوومەت ڕێوشێنی پێویست دەم بارەوە بگرێتە بەر. خەڵکی شەقلاوە دانیشتوانی شەقلاوە گلەیەکیان زۆر هەیە لەسەر ئەوەی کە بەڕاست لە شەقلاوە ڕاستە شەقلاوە ناوچەیەکی گەشتیاریە بەڵام پرۆژێکی جدی گەشتیاری لەو شارە نەکراوە ئەمە بۆ طبعا سوپاس بۆ جەنابیشتان کە ئەم ڕوونکردنەوەانە لە ئێمە وەرەگرن ئەوەی کە دەیبینین لە شەقلاوەیە ڕاستە ناوی گەشتیاریە بەڵام بەو معنایی هەر شوێنە گەشتیاریەک و تایبەتمەندی خۆی هەیە ئێستا خەڵک ئەچێ بۆ ڕەواندز ئەچێ بۆ شنگلبانە و بۆ کۆڕەک ئەچێ بۆ تلفریک لای ئێمە تایبەتمەندی شەقلاوە بازاڕەکەیەتی و ئەو کارە دەستیانە و ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە لێتی کەواتەیەک شەقە جگە لەوەش ئەوانەی ئەڕۆن بۆ ئەو شوێنە دوورانە و سەیرانگاکان شوێنی مانەوەی لێ نییە بەڵام لای ئێمە لە شەقلاوە لە کاتێکدا بڵین لە یەک کاتی تەواودا دەتوانین 22,000 گەشتیار لە خۆ بگرین کە بمێنەوە بەبێ ئەوەی کێشەی شوێنیان هەبێ ئێمە زۆر جار لەگەڵ گلەی هاوڵاتیانین فعلەن شوێنێکی تەرفیهیمان نییە واتە گەشتیار دێ لێرە دەمێنێتەوە بەڵام بۆ کە لە سەیرانگەکان یەتەوە ئێواران شوێنێک نییە جگە لە بازار بچێ یعنی پارکێکی بڵین مەدینە العاب شاریاری لێ نییە یاخود مۆڵێکی نییە سینەمای نییە ئەوانەی نییە تەلفریکی نییە زۆر جار داوامان کردووە لەو مستەسمرە بەڕێزانەی کە دێن تەقدیمەکەن پرۆژەی مەسەلەن خواردنگەیان ئوتێلێک دروست بکەن ئێمە پێیانەڵین ئەگەر ئوتێل بێ ڕەزامەندی نادەین بەڵام ئەگەر بێت و شاری یاریەک یاخود مۆڵێک شوێنێکی تەرفیهی دروست بکەن ئەوە نەک هەر ڕەزامەندی دەین لەوانەیە خۆمان شوێن بە شوێن بە دوای مامەڵەکەشیان بکەین بۆیان جێبەجێ بکەین کەواتە دەرگاتان کراوەیە هەروە بەرهێنەرێک بێ پرۆژە جێبەجێ بەنسبەت تەلفریکیشەوە پرۆژەی تەلفریک لە ئاخر جارە مانگی پێش و ئێمە کتابمان بۆ ئینزارمان ناردۆ بۆ کۆمپانیایی کە جێبەجێکارە پێمان تۆ ئەگەر دەست بەکار نەبیتەوە ئەوە ئیجراعاتی یاسایی لەگەڵەکرێ بالفعل هاتوونەتە پێش نووسراویان بۆ کراوە بۆ دەستەی وەبەرهێنان لەگەڵ دەستەی وەبەرهێنانیش قسەمان کردووە کەوا بە زووترین کات مودەیەکیان بۆ دابنێن سەقفێکی زەمەنی هەبێ نەک بە کراوەی بەجێبمێنە ئەگەر بێت و دەزانن ناتوانن بیکەن با بەجێی بەڵن و گرێکەواتە ئێوە لەسەر هێڵن ئاگاداری کێشەکانن پرۆژەی جدی وەبەرهێنان لە کارتی گەشت و گوزار تاوەکو ئێستا بە جدیشی لەسەر نەکراوە با بینە سەر ینی سیمایەکی تریشە ئێمە لەگەڵ خەڵک قسە دەکەین دەڵێنە من کاکە تەجاوزێکی زۆر لەسەر مولکی گشتیە لە نەخۆشخانە بینا دروست کراوە لە پارک بۆتە دوکان چوزانم کۆمەڵێک شت باز دەکەن ئێوە لە چێوەی ئەو پرسانە بەڕێز کاکاوەران من بەرپرسیارم لە 3 ساڵی ڕابردوو لە 1/9/2016ەوە بەرپرسیارم لی ئەوانەی پێشتریش لەوانەیە ئەو کەسانەی کە گلەیە من خوانی یەک من لەو کەسانەی کە زێدۆڕۆیان کردوتە سەر مڵکی گشتی ئێستا هاتون بۆ جەنابتان قسە ئەکەن و ئەڵێن خەستەخانە تەجاوزی لەسەر کراوە کارمەندی خەستەخانەی لەوانەیەوەی خۆی تەجاوزەکەی کردبێ من بەرپرسیارم لەو ساڵانەی کە خۆم لێرە بووم ئەوانەی پێشتر دەبی بڕیارێکی بۆ دەربچێ ئایا ئێمە بتوانین بڕین هەمویان بڕوخێنین و لایەن ببین یاخود بزانین چۆن عیلاج بکەین تەجاوزەکان تەسیری لە ماستەر پلانی ئەم شارە کردو دەیکات چونکە بە غیر مباشریش بێ هەر دەیکات چونکە تۆ خەدەماتت زیاد ئەبێ فەوزات بۆ دروست ئەبێ زۆر جار هەیە شوێنمان پێویستمان بە ساحەیەکێ بیکەین بە شتێک بە پارکێک یاخود بە خەستەخانەیە یاخود بە قوتابخانەیەک یان بکرێ بە مەجموعەیە بازار ئەو کاتە تۆ سیرەکەی هەیکەلێ خانوویتیا دروستکراوە ئەوە کێشەوە بۆ دروست باشە خاتو جوان من بە بەراو لەگەڵ قەزاکانی دیکە هەرچەندە قەیران کاریگەری لەسەر تەواوی هەرێمی کوردستان بووە بە هەولێر وەکو پایتەخت ئەماوە دەزانین بەڵام هەندێک جار هاوڵاتی گلەیی دەکا دەڵێ کاکە قەزای فلانە شوێن یعنی بژانەوەکی تێدایە شەقامێکی تازە تێدا دروست دەبی بودجەیەکی هەیە بەڕاست ئێوە گرفتی بودجەتان هەیە مەسەلە چییە؟ کاکەوەران هەموو شوێنەکان بە نەفسی شت گرفتی بودجەیان هەیە وابزانم ئێمە لەم قەیرانە نەمان هێشتۆ بەم 3 ساڵی من بەرپرسم لەم 3 ساڵی کە ئێستا خۆڵم لێ
نەمان هێشتۆ شەلەل دروست بێ لە منتیقەکەیە هەنگەیش بۆ ئەو ڕادەیە نەمان هێشتووە ئێستا شەلەل دروست ببێت چۆن هەچ پارەیەکمان لە هەر شوێنێکەوە دەستکەوت بێ بە تایبەتی بۆ شەقامەکان و ڕێگەوبانەکان و ئاوەڕۆ و شەبەکەی ئاو سەرفمان کردوەتایە شارەوانی توانیوێتی لەم 2 ساڵەیە زیاتر لە 200 میلیۆن دینار لە نەسریەی دائیرەی خۆی بکا بە پرۆژە چ لە ئاوەڕۆ چ لە هەندێک زۆر کەم جوانکاری و پرۆژەی سەبکردنی زۆربەی کۆڵانەکان کە مابوونەوە لەوانەیە کۆڵانی وامان هەبووە 80 ساڵە کۆڵانە نەقیر بۆ نەسەب بووە توانیومانە ئەو وردە ئیشانە بکەین زۆر باشە سەرۆکی حکوومەت 500 ملیار دیناری تەرخان کردو بۆ ئەوەدانکردنەوە بۆ ئەو پرۆژانەی کە وەستاون بۆ شەقڵاوە هیچ ئێمەش هەیە بەڵێ هەیە طبعاً ئێمە هەتا نەگاتە ئەمری واقع و دەست نەکرێ ئالیات نەیە ئیش بکە ئێمە حەز ناکەین قسەی تیا بکەین بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوەی ئێمە ئاگادارین و پێمان وتراوە حسەیەکی باشمان بۆ دانراوە چونکە ئێمە کە ئەڵین شەقڵاوە تەنها مرکزی قەزانیە ئەی ئێمە 5 ناحێشمان هەیە 270 گوندیش بەڵێ 5 ناحێمان هەیە ئێمە شەقڵاوە بە هەمووی ئەبینین. بەشێکی زۆر لە دانیشتوانی شەقڵاوە دەڵێن لە ڕابردوودا تەجاوزێکی زۆر لەسەر موڵکی گشتی بووە و ئەمەش وای کردووە جەنجاڵیەکی زۆر ناشرین بەو شارە ببەخشێ. دەڵێن پێویستیمان بە کۆمەڵک پرۆژەی جۆر بە جۆرە کە زێدەتر خۆی لە کەرتی گەشت و گوزار ببینێتەوە. دەژڵێن ئومێدمان نەماوە لەوەی کە پرۆژەکان لەم شارە ئەنجام بدرێت. ئیدارەی قەزای شەقڵاوە بۆ چوونێکی دیکەی هەیە. دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتی تەرخان کردووە بۆ ئەوەی پرۆژەی جۆر بە جۆر لە شاری شەقڵاوە و تەنانەت لە تەواوی قەزا و لە تەواوی شار و شارۆچکەکانی ئەو قەزایە ئەنجام بدات. دەڵێن پرۆژەکان جددین و لە داهاتووشدا هاوڵاتیان بە چاوی خۆیان خزمەتگوزاری و پرۆژەکان دەبینن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.